بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا شخص سورة المؤمنون كآيات الشخص تواكري آياتكاني بيشوية لآياتكاني بيشودا خواهي قورة فرموي ئەو کەسانەی کە لە دنیادا ماڵ و سەروەت و سامان و کوڕ و نەوە و وەتیجەی زۆریان پێدەدەین بەڵام ئیماندار نین، نابێ پێیان وابێ خوا خۆشی ویستون و چاکەی لەگەڵدا کردوون. خوای گەورە ماڵ و سەروەت و سامان و شتە دنیایەکانی بۆیە داونێت چونکە ئەوان تەنها بۆ دنیا ژیاون و خوای پەروەردگاریش هۆکارەکانی ژیان و خۆشگوزەرانی لە دنیادا پێداون. بەڵام کەسێک کە ئاەتی 57 کە ئەو دەرسەمان تەواوکەری ئەوانەی کە ئەو سیفەتانەیان تێدانا، ئەوانەی کە لە خوای پەروەردگار دەترسن و ترسەکەشیان بە جۆرێکە لەرزیان دێتێ کاتێک کە باسی ئەمر و فەرمانی خوای پەروەردگار دەکرێ، و ئەوانەی کە ئیمانی تەواویان بە نیشانە و بەڵگەکانی خوای پەروەردگار هەیە، ئەوانەی بیستویانە و ئەوانەی بینیویانە، و ئەوانەی هیچ کات لەگەڵ خوادا شەریک و هاوبەشێک بۆ خوا بڕیار نادەن، یا لە کاتی عیبادەت و خواپەرستیدا هیچ مەبەستێکیان نییە جگە لە خوا لە خۆڕازیکردن. ئەوە سێ سیفەت. سیفەتی چوارەمیان وەالەذینە یؤتونە ما ئاتەو، ئەوانەی کە یؤتونە دەبەخشن سەرف دەکەن ما ئەوەی ئەو ناز و نیعمەت و ماڵەی کە ئاتەو کە پێیان بەخشراوە، بەڵام لەگەڵ ئەوەی کە ماڵ و سەروەت و سامانیان دەبەخشن وەقولوبهم وەجیلەتون، دڵیشیان هەمیشە دەترسێ. دڵیان دەترسێ لە چی؟ لەوەی کە خوای گەورە کردەوەکانی لێ قبوڵ نەکردبن، یا دەترسن لەوەی کە کردەوەکانیان بەشی ئەوەی نەکەن پێی بچنە بەهەشتێ، یان دەترسن لەوەی کە کردەوەکانیان بەشی ئەوەی نەبن کە پێی لە عەذاب و سزای خوای گەورە ڕزگار ببن لە گۆڕ یان لە دەشتی مەحشەر یا لە دۆزەخ. خوا دەفەرمێ ئەنەهم وەقولوبهم وەجیلەتون، یعنی دڵەکانیان هەمیشە دەترسێ. لە چی دەترسێ؟ لەوەی کە ئەنەهم بێگومان ئەوان ئیلا ڕەبیهم بۆ لای پەروەردگاریان ڕاجعون دەگەڕێنەوە. هەمیشە ترسی ئەو کاتەیانە کە دەگەڕێنەوە لای خوا، هەمیشە ئەو کاتەیان لە دڵدایە کە لە بەرامبەر خوادا ڕادەوەستێندرێن و خوای گەورە پرسیاریان لێ دەکا. جاری وایە کەسێک بەڕواڵەت کردەوەی چاکی زۆر کردوون، بەڵام لە قیامەتێک کە دەسێتە بەرامبەر خوای گەورە و خوای گەورە پرسیاری لێ دەکا، لەوانەیە هیچی بۆ نەمێنێتەوە. زۆر جاریش لەوانەیە قەرزدار ببێتەوە، بە تایبەتی کێ؟ ئەو کەسەی کە دوو سیفات تەڵەن دەبنە هۆکاری هەڵوەشاندنەوەی کردەوەکانمان. ئاگامان لێبێ، یەکەم ڕیابازی، ئیخلاس نەبوون و دڵسۆز نەبوون لە کارەکاندا. عیبادەتێکت کردووە، خواپەرستیەکت کردووە، بەڵێ بۆ خوات کردووە، بەڵام لەگەڵ ئەنجامدانی عیبادەتەکەدا شتێک هاتوۆتە دڵت، حەزت لێ بۆ خەڵکیش لەسەر ئەو کارە چاکەی مەدحت کا، ستایشت کا، خەڵک لێت ببینێ، ئەوە ڕیایە. تەقەن لە قیامەتێ پاداشتەکەی سفر دەکاتەوە. و کردەوەیکی دیکە عجب، یعنی سەرسامبوون بە کردەوەی خۆت. عیبادەتت کردووە، خواپەرستیت کردووە، پێت وایە ئەتۆ تەواو بەبێ محاسبە و لێپرسینەوە دەستیە بەهەشتێ و لە هەموو خەڵکی باشتری و چاکتری، چونکە کۆمەڵێک عیبادەتت هەنە بە حیسابی خۆت پێت وایە خەڵک نیەتی. بۆیە سەرسامبوون بە عیبادەتەکانیش بۆ خۆی یەکێکی دیکەی لە هۆکارەکانی هەڵوەشاندنەوەی کردەوەکان وە قبوڵ نەبوونیان. بۆیە ئینسانی ئیمانداری حەقیقی ئەو کەسەیە کە ئیمانی بە خوای پەروەردگار هەیە و شەریک بۆ خوا بڕیار نادا، ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ، بەڵام وەقولوبهم وەجیلەتون، هەمیشەش دڵیان دەترسێت کەئەنەهم ئیلا ڕەبیهم، ئەوان بۆ لای پەروەردگاریان دەگەڕێنەوە و لە بەرامبەر خوای پەروەردگاردا ڕادەوەستێندرێن و محاسەبەیان لەگەڵ دەکرێ لەسەر هەر کارێک کە کردویانە. وەالەذینە ئیماندارانی ڕاستەقینە ئەوانن کە یؤتونە دەبەخشن ما ئاتەو، ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە پێیان دراوە، بەڵام لە هەمان کاتیشدا وەقولوبهم وەجیلەتون، دڵەکانیشیان دەترسێ. لە چی دەترسێ؟ ئەنەهم کە بەبێ گومانی ئەوان
إلى ربهم بولاي پروردگاريان راجعون دقرندرينوا كقرانوا طبعا لبرانبر خواهي قوردا پرسياريان لذكره ترسي ولام دانويان هيا اوي ككردويان تاخوا خوا لي قبول كردون يا لي قبول نكردون تنها ما بس يان رزامن دي خوابوا يان نيتيشي دي كيان هبوجا او آتا دفرمون عائشة خوالي رازي بپرسياري لپیغمبر كر صلى الله عليه وسلم فرموي او كسيكا لخوا دەترسێ ئەو کەسانن کە زینایان کردووە کە دزیان کردووە کە عارەقیان خواردۆتەوە پێغمبەر فەرمووی نەخێر ئەی عائیشە ئەی کچی سدیق ئەو کەسەی لەخوا دەترسێ کەسێکە نوێژی کردووە بەڵام دەترسێ نوێژەکەی ترسی ئەوەی هەیە نوێژەکەی قبول نەبوو بێ خۆ ئەگەر نوێژت قبول بوو بن هیچ گرفتت نییە کە دڵنیا بێ ئەو کەسەی ڕۆژووی گرتووە ترسی ئەوەی هەیە ڕۆژوەکانی قبول نەبوو بن ئەوەی کە سەدەقە و خێری کردووە بەڵام ترسی ئەوەی هەیە کە سەدەقە و خێرەکانی قبول نەبوو بن جا خوا دەفەرمێ هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بێ کام سیفەتانە هاوەی دەرسی ڕابردوو ئەوانەی ئێستا بەیەکەوە ئەوانەی هەمیشە لە پەروەردگاریان دەترسن ئەوانەی لە ئاەتەکانی خوای پەروەردگار لە بەرامبەر ئاەتەکاندا دڵنیان و ئیمانیان بە هەمویان هەیە بەبێ کەم و زیات ئەوانەی کە هیچ کات لە کاتی عیبادەت و خواپەرستیدا نیەتێکی دیکەیان نییە جگە لە خوا لە خۆڕازیکردن و ئەوانەی سەروەت و سامان و ماڵیان دەبەخشن و لەمان کاتیشدا دڵیان دەترسێ و ترسی ئەو کاتیان هەیە کە دەستنەوە بەرامبەر خوای پەروەردگار و لە بەرامبەر خوادا ڕادەوەستێنرێن خوا دەفەرمێ ئولائیکە ئەوانە یوساریعون یعنی پەلە دەکەن فی الخەیڕاتی لە ئەنجامدانی هەرچی چاکە هەیە هەرچی چاکە هەیە حەزیان لێ پێیان خۆشە زوو ئەنجامی دەن تەمبەڵی و تەوەزەلی ناکەن چونکە زۆر جار ئیشێک دوا دەخەی دوایە نایکەی یان فریان ناکەوی ئەو جا خوا دەفەرمێ وەهم و ئەوان لەها یعنی بۆ ئەنجامدانی کارە چاکەکان سابقون هەمیشە لە پێشەوەنا یان لە پێش بڕکێکردندانە هەرچی ئەو سیفەتانەی تێدا بێ هەرچی ترسی خوای پەروەردگاری هەبێ بزانێ خەشم و قین و غەزەب و تووڕەیی خوا لە قیامەتدا چەندە سەخت و قورسە ئەوانەی کە ئیمانی تەواویان بە هەموو نیشانە و بەڵگەکان هەیە ئەوانەی کە لە بەندایەتیکردندا هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار نادن ئەوانەی ماڵیان دەبەخشن لە هەمان کاتیشدا هەمیشە ئەو ڕۆژە و ئەو سەعاتیان لە پێش چاوە کە لە بەرامبەر خوادا ڕادەوەستێنرێن دەبێتە هۆکار بۆچی ئولائیکە ئەو کەسانە یوساریعونە یعنی پەلە دەکەن فی الخەیڕات خەیڕات مەبەستی هەر ماڵ بەخشینیەها یعنی پەلە دەکەن لە ئەنجامدانی هەرچی چاکە هەیە هەرچی چاکەیە چاکەی وایە بەدەست دەکرێت هەیە بە چاو دەکرێت هەیە بە گوێ دەکرێت هەیە بە زمان دەکرێت و هێندێک چاکەش هەنە پێویستی بەوە هەیە بۆی بڕۆی خۆی بۆ ماندووکەی شەو نخوونی بۆ بکەی هێندێک چاکەش هەنە بە ماڵ و سەروەت و سامانی خۆت دەتوانی بیانکەی وهم ئەوان لەها بۆ ئەنجامدانی کارە چاکەکان سابقونن هەمیشە لە پێشەوەنا یا لە پێش بڕچێکردندا ئەو جار خوا دەفەرمێ وەلا نوکەلیف خوا بە ڕەحمیشە ناڵێ هەموو چاکەیەکە هەموو ئەمەلێکی ساڵح کە چونکە هیچ کەس نییە طبعا کامل بێ خوا دەفەرمێ وەلا نوکەلیف و ئەرکباری ناکەین نەفسەن هیچ کەسێک ئیلا وسعها تەنها بە پێی توانای خۆی نەبێ وەلا نوکەلیف و ئەرکباری ناکەین ئەرک ناخەینە نەفسەن سەر هیچ کەسێک هیچ ڕوح لەبەرێک إلا وسعها تەنها بە ئەندازەی توانای خۆی نەبێ ها ئینسان کە چاکەیەک دەکا چەندە لەسەرتە ئەوەندە کە توانای خۆت بەکاربێنی توانای جەستەیت توانای ماڵیت لەکوێ پەکت کەوت خوای گەورە تەکلیفت لێ ناکە ها بەڵام لە شوێنی خۆت تااقەتت نەبێ بجوڵی و بڵێ لە دەسەڵاتمدا نیە خواشتی وای قبول نییە ها وسع ئەوەیە تۆ هەوڵی خۆت بدەیت لەکوێ پەکت کەوت خوای گەورە تەکلیفت لێ ناکە ها ڕۆژوو بە نمونەکەنیەتت هێنا پارشێوت کرد بەڵام لە ناو ڕۆژوەکەیدا تینوایەتی برسایەتی هیلاکەت زەختی بۆ هێنای خوا دەڵێ خۆت بکوژە نا بشیشکێنە گونەهار ناگاتێ دوایە دەیگریەوە بەس هەر لە پاشی وێڕا لە خەوێ هەڵنەستایی بڵێ تااقەتم نییە بە ڕۆژوو بم ها ئەو وسعت بەکار نەهێناوە ها چۆن ئێستا کەسێک پێت بڵێ نیو ساعتی بە پێیان بڕۆ هەر لە شوێنی خۆت پاڵت داوەتەوە بڵێ تااقەتم نییە جیاوازە بەڵام دەڕۆی و لە نیوەی ڕێپەکت دەکەوێ ئینسان دەبێت لە چاکەدا بڕوا لەگەڵی لەکوێ پێت نەکرا خوا تەکلیفت لێ ناکە وەلا نوکەلیف و ئێمە ئەرکبار ناکەین
نفسا هیچ کەسێک إلا وسعها تەنها بە ئەندازەی توانای خۆی نەبێ. جا خوا دەفەرمێ وەلەدەینا لەلای ئێمە هەیە کتابون نووسراوێک پەرتووکێک ينطق قسە دەکات دەبێتە شاهید لەسەر ئینسانەکان چۆن شاهیدێک بالحەقی بەڕاستی. ئەو جار وەهم لا یظلمون ئەوان هیچ ستەمێکیشیان لێ ناکرێ. چۆن چاکەیەکت کردبێ نییە لەو کتێبەیدا نێتە قسە لە قیامەتە شاهیدیت بۆ نەدا ئەگەر بەقەدەر میسقالە زەڕەیەکش بێ خراپەیەکیش لە ناوبەردی ڕقشدا کردبێتت لە قیامەتی خوای گەورە هەر پیشانت دەداتەوە. مەرزێ محاسەبەت کە خوا دەتوانێت لێت خۆش بێ بەڵام هەر پیشانت دەداتەوە. هیچ کردەوەیەک چاک خراپ نییە لەو کتێبەدا نەنووسرابێ کە لەکن خوایە. جا هەم لە لەوح المەحفوظ کە پێشەوەی کردەوەکان بکرێن خوای گەورە لەوێدا نووسیونی وەکو عیلمی بێسنووری خۆی و هەمیش ئەو نامەیەی کردەوەی کە مەلائکەتەکانی سەرشانی هەر کامێکمان نووسیویەتی هەرچی کردومانە و گوتومانە. تەمان تەنها ئەوە مەلائکەت ئاگایان لە نیەتی دڵ نییە ئەوەی کردوتە و گوتوتە مەلائکەتەکان ئەوەی دەیکەی دەیبینن دەینووسێ ئەوەی دەشێڵەی دەیبیستن دەینووسێ باقی ئەوەی لە ناو دڵدا بەس نیەتێک کردوتە نیەتەکە محاسەبەکەی عایدی مەلائکەت نییە عایدی خوای گەورەیە. وەلا نوکەلف نەفسەن ئێمە ئەرگبار ناکەین هیچ کەسێک إلا وسعها تەنها بە ئەندازەی توانای خۆی نەبێ. وەلەدەینا لای ئێمە هەیە کتابون پەرتووکێک کە ينطق قسە دەکات لەسەر دروستکراوەکان و شاهیدی دەدا لەسەر دروستکراوەکان بالحەقی بە شێوەیەکی ڕاست و دروست وەک خۆی وهم و ئەوان لا یظلمون ستەمیان لێ ناکرێت. جا خوا دەفەرمێ بەڵام قلوبهم دڵی ئەوانەی کە بێ باوەڕن فی غەمڕەتین لە بێ ئاگایی و لە بێهۆشیدا من هذا لە بەرامبەر ئەو نامەی کردەوەیدا. ئینسان ئەگەر دڵی بە ئاگا بێت دڵی زیندوو بێت یەقینی هەبێ هەرچی بیکات مەلائکەتێک لەسەر شانیەتی و ئەگەر یەقینی تەواوەتە بێ دەینووسێ و لە قیامەتش ڕێک بە ڕسم و سوورە پیشانت دەدەنەوە دەیکەی کابرا ماڵێک کامێرەی لەسەر ئەوەی دانراوە وایە دزێک کامێرەکەی دەبینێ بەنمونەگەر زەڕێک عەقڵی نەبێ وایە یان دڵنیا بێت لەو شوێنەی لێپرسینەوەیەک بوونی نییە دەنا دەچێت لە پێشچاوی کامێرەی دزیەکی بکات لەبەرەوەی دەزانێت تەسویر دەکرێت دەکرێت ئینسان لە دنیا فێڵش بکات دەموچاوی داپۆشێ وەک دەڵێ شکڵی شێوەی هەڵێ ڕاکە لە قیامەتی ئەوانەش نینە. ئینسان کە یەقینی تەواوی هەبێ کەمتر جورئەت دەکات. بۆیە عولەمای پێشین هەیانە دەڵێ 20 ساڵ قسەیەکم نەکردووە تا وەڵامەکەم حازر نەکرد بێ بۆ ئەو کاتێک کە خوا لێی پرسی بۆچی وات گوت یا بۆچی وات کرد تا وەڵامەکەم حازر نەکرد بێ. بۆیە ئینسان هەمیشە کە دەیەوێت قسە بکە پێش قسەکردن ئینسانی عاقڵ ئینسانێک کە ئیمانداری باش بێت ئیمانەکەی زیندوو بێت و دڵی وەک دڵی وشیار و بە ئاگا بێ تا وەڵامی قیامەتی حازر نەکە. بۆی خوا دەفەرمێ ئەوانەی گوناහ دەکەن و خراپە دەکەن بەل قولوبهم دڵەکانیان فی غەمڕەتین لە بێ ئاگاییدا من هذا لەو نامەی کردەوەیە. ئەوجا خوا دەفەرمێ وەلەهم بۆ ئەوان هەیە ئەعمالون کۆمەڵێک کرداری دیکەش من دونی ذالکە جیالەوەی جیالەوە یعنی جیالە کوفر و جیالە شیرک کۆمەڵێک کرداری دیکەش هەنە لە نامەی کردەوەکاندا نووسراون کە لە قیامەتێ لێپرسینەوە و محاسەبەیان لەسەرە. یا دەکرێ بڵێن کۆمەڵێک کرداری دیکە کە مەلائکەتەکان ئەوەی کە ئینسان بە دڵ دەیکات و بەسەر دڵی دادێ مەلائکەتەکان نەیان زانیوە بەڵام خوای پەروەردگار زانیویەتی و خستوویەتی ناو نامەی کردەوەکان. ئەو جار خوا دەفەرمێ هم لەها ئەوان ئەو کردارانیان لە دنیادا عاملون ئەنجام داوە. بەل هەندێک خەڵک پێی وایە لە قیامەتێ تەنها شرک و کوفر بەڵێ شرک و کوفر دەبنە هۆکاری ئەوەی کەسەکە لە جەهەنەمێدا بمێنێتەوە هەتا هەتایی بەڵام کردەوەی دیکەی خراپیش هەمووی نووسراوە و هەمووی محاسەبە و لێپرسینەوەی لەسەرە. خوا لێت خۆش دەبێ یا لێت خۆش نابێ ئەو بابەتێکی دیکەیە بەڵام بوونیان هەیە و ئەگەریش وەک دەڵێ خوای گەورە لێت خۆش ببێ لە قیامەتێ لەگەڵ کەسێک فەرقت هەر هەیە کە کردەوەی خراپی بەقەت تۆ نینە چاکەکانی وەک دەڵێ لەی تۆ زیاترە یان خراپەی وەک تۆ نینە. مەلائکەت ناینووسن نا بەس محاسەبەی لەسەرە
بله محاسبة آخر شون محاسبة ها لقيامته خواهي قبرا وسوسة وخط خوتنا گناه و تاوان ئەوەی بە خۆت بەسەر دڵت دادێ هیچ مەلایکەت نایزانن ئینسانیش لەسەر محاسبە ناکرێ بەس هەندێک شت هەیە مەسەڵەن تۆ عیبادەتێکی دەکەی نوێژێکی جوان دەکەی مەلایکەتەکە نوێژی بۆ نووسیوی وایە بەڵام ئەگەر بەنیەتی ئەوەی نوێژەکەت بە جوانی کرد بێ خەڵک مەدحێکت کە خۆ مەلایکەتەکە نازانێت بەو نیەتی کردوتە مەسم مەلایکەتەکە نوێژەکەی لەناو عەمەلە ساڵحەکاندا بۆ نووسیوی وایە بەس لە قیامەتێ خوا حسابی چت بۆ دەکا ئەو ڕیایی دەکا کە لە دڵی ئینسانەکاندا هەیە ملیۆنێک دیناری دەبەخشی بنمونە مەلایکەتەکە چاوی لێ 1 ملیۆنەکەت بۆ نووسراوە بەڵام بەنیەتی ئەوەی بەخشیوتە خەڵک مەدحت کات و پێت هەڵا بڵێ بۆ شتێکی دنیایت بەخشیوە مەلایکەتەکە لە ناو چاکەکاندا بۆی نووسێ ئەوە دەنانا ئەوەی وەسوەسە و خوتخوتەی بەسەر دڵی ئینساندادێ ئەوانە ئەوانە لەسەر ئینسانی حساب نین بەڵام محبەت و خۆشەویستی و تەوەکول و هەندێک عیبادەت هەنا شوێنەکەیان دڵە جێگاکەیان هەر دڵە ئەوە گەنەی کێ گومان هەر بخۆی بەدڵیە ئینسان ها يا أيها الذين آمنوا اجتنبوا من الظن ئینسان دەبێ خۆی بپارێزێ بێگومان هەندێک شت هەیە بەس بە دڵ دەکرێ ئەوانەی بەس بە دڵ دەکرێن بەڵێ دڵش حسابیان لەسەرە بەس مەلایکەتەکە ئاگای لە دڵینیە ئاوا بەل قلوبهم بەڵێ یعنی بەڵام دڵی ئەوان فی غەمڕەتین لە بێ ئاگایی و بێهۆشیدایە سەبارەت بەو نامەیەی بەو کتێبەی بەو پەرتوکەی کە لە قیامەتێدا هەیە کە ورد و درشتی نووسیوە وەلەهم ئەعمال بۆ ئەو بێباوڕ و خراپەکارانە هەیە کۆمەڵێک کردداری دیکە من دونی ذلكە جیاواز لە شرک و هاوبەش بڕیاردان هم ئەوان لەها ئەو کردارانیان عاملون ئەنجام داوە جاخوا دەفەرمی حتى يعني هەتا ئەو کاتەی هەر لە بێهۆشیدان هەر بێ ئاگان هەتا ئەو کاتەی ئەخەذنا دەگرین سزا دەدەین متڕەفیهم ئەوانەی لە خۆشی و خۆشگوزەرانیدا ژیاون و بێباوەڕ بوون بالعەذابی بە سزای سەخت حتى يعني هەتا ئەو کاتەی لە بێهۆشی و وەک دەڵێ سەرگەردانی و سەر لێ شێواویەکەیدا دەمێننەوە ئاگایان لە قیامەت و لە دوا ڕۆژ و لە خوا و لە کردەوەکانیان نییە هەتا چ کاتێک ئەخەذنا دەگرین سزا دەدەین متڕەفیهم یعنی ئەوانەی کەوتونەتە خۆشی و خۆشگوزەرانی دەسەڵاتدارە خۆشگوزەرانەکان بالعەذابی بە سزای دنیا لەو کاتەدا چ دەبێت خوا دەفەرمی ئیذا هم ئەو کاتە ئەوان کە سزاکە هات و نیشانەکانی هات نەجێ و چاویان پێکەوت یەجئەڕون دەست دەکەن بە هاوارکردن بە پاڕانەوە بە لاڵانەوە پەشیمانی دەربڕین بەڵام پەشیمانی لە کاتی هاتنی سزای دنیایشدا بە کەڵک نهاتوە چونکە کاتی خۆی خوای گەورە قەومی نوحی سزادان بە غەڕق پێشەوەی تۆفانەکەیان بۆ بێ نوح پێی گوتبوون ئەگەر ئیمان نەهێنن دەخنکێندرێن مەسەلەن ئەوەی لوط سەلامی خوای لێ بێ پێشەوەی بڕوا بە خەڵکەکەی گوتبوو سزا دەدرێن باکیان نەبوو بەڵام کە چاویان بە سزاکەی کەوت ئەو کاتە هاواریان لێ هەستا کە زانیان حەقیقەتە و ڕاستەقینەیە بەڵام هاواری ئەو کاتی بە کەڵکی هیچ نایە حتى إذا أخذنا يعني هەر لە بێهۆشی تا دەبن تا ئەو کاتەی ئەخەذنا متڕەفیهم کە گرتمانن سزاماندان خۆشگوزەرانەکانیان بالعەذابی بە سزا ئیذا هم ئەو کاتە ئەوان یەجئەڕون دەست دەکەن بە هاوارکردن و لاڵانەوە و پاڕانەوە خوای گەورە بۆ خۆیان لە ڕێگای مەلایکەتەکانەوە دەفەرمێت لا تەجئەڕوا اليەومە هاوار مەکەن ئەوڕۆ هاوار مەکەن بێدەنگ بن ئینەکم بێگومان ئێوە منا لەلایەن ئێمەوە لا تونسەڕون سەر ناخرێن و پشتیوانی ناکرێن سزاکەتان تازە بۆ هاتووە لا تەجئەڕوا اليەومە هاوار مەکەن ئەمڕۆ مەپاڕێنەوە ئەمڕۆ ئینەکم بێگومان ئێوە منا لەلایەن ئێمەوە لا تونسەڕون سەر ناخرێن یارمەتی نادرێن ئەوجار پێیان دەوترێ قەد کانت بێگومان ئێوە لە ڕابردوودا عادەتتان وابوو ئایاتی توتلا عەلەیکم نیشانە و بەڵگەکانی من دەخوێندرایەوە بەسەرتاندا بەڵام ئێوە لە زیاتی ئیمانی پێبێنن فەکونتم ئێوە عەلا ئەعقابیکم بەسەر پاشنەپێکانتاندا تەنکیسون دەگەڕانەوە پاش گەز دەبوونەوە هەتا زیاتر بانگ دەکران و زیاتر ئاەتتان بەسەردا دەخوێندرایەوە لە جیاتی دڵتان نەرم بێ دڵتان ڕەقتر دەبوو لە جیاتی نزیک ببنەوە دوور دەکەوتنەوە لە جیاتی بێنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یا پێغەمبەران ئیمان بێنن زیاتر کافر دەبوون و گاڵتەتان پێیان دەهات قەد کانت قەد یعنی بێگومان لە ڕابردوودا
ئاياتی نیشانە و بەڵگەکانی من توتلا دەخوێنرایەوە عەلەیکم بەسەرتاندا ئەی خەڵکینە فەکونتم ئێوە على ئەعقابکم بەسەر پاشنەپێکانتاندا بۆ دواوە تەنکیسون دەگەڕانەوە. جاخوا دەفەرمێ مستەکبیرینە بیهی خۆتان بە گەورە دەگرت لە بەرامبەر ئەو ئاینەی کە بۆتان هاتبوو یا لە بەرامبەر ئەو قورئانە کە زۆرێک لە مفەسرین دەفەرمێ مەبەستی بتپەرستەکانی مەککەیە. ئەو بیهیەش هێندێک دەفەرمون بۆ کعبەی دەگەڕێتەوە هێندێک دەفەرمون بۆ قورئانی دەگەڕێتەوە. ئەگەر بۆ قورئانی بگەڕێتەوە یعنی مستەکبیرینە بی خۆتان بە گەورە گرت لە بەرامبەر قورئاندا کە قورئانتان بۆ دەخوێنرایەوە لە جیاتی گوێی لێ بگرن و بە دوای کەون خۆتان بە گەورەتر دەزانی. هێندێکیش دەفەرمون بۆ کعبەی دەگەڕێتەوە یعنی ئێوە خۆتان بە گەورە و خۆتان لە خۆ بای بوون بەهۆی ئەوەیەوە کە دانیشتووی حرەمی مەکەن لەناو حرەمی مەککەدا بتپەرستەکانی مەککە قوڕەیشەکانی مەککە لەبەرەوەی دانیشتووی حرەمی مەککە بوون هەمیشە شانازیان بەسەر خەڵکیدا دەکرد. دەیانگوت ئێمە لە شوێنێک دەژین کە ماڵی خوای لێیە جیرانی ماڵی خواین بەهۆی ماڵی خواوە فعلەن کەس دەستدرێژی نەدەکردنە سەرێ کەس ڕێی لێ نەدەگرتن کەس دزی لێ نەدەکردن هەتا لە ناو حرەمی مەککەیدا سام و هەیبەتێکی هەبوو ئەوانەی مولحید و بێدینیش بوون ئەوانەی باوەڕیان بە ئاینە ئاسمانیەکانیش نەبوو بتپەرستەکانی مەککەش بتەکانیان لە ناو کعبەیدا دانابوون و پێیان وابوو خوای کعبەی خوای بتەکانی ئەوانیشە لەبەر خاتری کعبەی خوای گەورە ڕێزی لێگەر بوون ئەوان لە جیاتی ئەوەی شکری خوایکەن هاوی لإيلاف قريش إيلافهم رحلة الجات ئەوەی خوا بپەرستن خۆیان بە هەڵدەکێشا لە بەرامبەر خەڵکیدا جا هەردوو معناکەی ڕاستە دەکرێت بڵێن مستەکبیرینە به لە بەرامبەر قورئاندا خۆیان بە گەورە دەگرت یان بەهۆی کعبەوە کە ماڵی خوایە خۆیان هەڵدەکێشا بەسەر خەڵکیدا جا خوا دەفەرمێت سامیڕەن عنی ئەوان شەویان بەڕێ دەکرد بەچی بەتەهجوڕون بە وازهێنان لە قورئان و گاڵتەکردن بە قورئان و ڕابواردن بە قورئان و نەخشەدانان بۆ ئەوەی چۆن ئەو قورئانە ڕێگە لێ بگرن و چۆن خەڵکی لەو قورئانە دوورخەنەوە. مستەکبیرینە بیهی مستەکبیرینە خۆیان بە گەورە دەگرت بەو قورئانە یان بەهۆی ئەو کعبەیەوە هەردوو معناکانی ڕاستە. سامیڕەن یعنی شەوگاریان بەڕێ دەکرد کاتەکانی شەویان بەڕێ دەکرد بەچی بەتەهجوڕون بە وازهێنان و دوورکەوتنەوە لەو قورئان و لەو پەیامەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی هێنابوون. جاخوا دەفەرمێت ئەفەلەم یەدەبەڕوا القەول ئایا ئەوان بیریان نەکردوتەوە و ورد نەبوونەوەتەوە لەو قورئانە ئەگەر ورد ببنەوە و تێبفکردن و وەک دەڵێ جوان سەرنجدەن بۆیان دەردەکەوێت کە قورئان قسەیەکی ئاسایی نییە. تەنانەت بتپەرستەکانی مەککە گەورەکانیشیان زۆر عیناد و کەل لە ڕقەکانیشیان نەدەوێران بچن گوێ زۆر لە پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم چونکە قورئان هێندە کاریگەر بوو لە ترسی ئەوەی کە ئیمان نەهێنن بە پێغەمبەر و دڵیان نەرم نەبێ وەک دەڵێ گوێیان دەگرت تۆند یان هەر بەلای پێغەمبەردا نەدەڕۆیشتن و نەیان دەیشت ماڵ و منداڵ و خێزانەکانیشیان بچن گوێ لە پێغەمبەر بگرێ صلی الله عليه وسلم یا لە ئەبوبەکر بگرێ ئەو کاتێک کە لەناو کعبەیدا نوێژیان دەکرد دەچون دەیانگوت ئەگەر محەممەد هاتەوێ یان ئەبوبەکر هاتەوێ گاڵە گاڵ و غاوە و قیژەقیژی بکەن بۆی دەنگەکەیان دەنجی قورئانەکەی لەگەڵ ئەو غاوە و گاڵەگاڵەی تێکەڵ بێت. وەلیدی کوڕی مغیرە مەشهورە کاتی خۆی بە نوێنەرایەتی بتپەرستەکانی مەککە چۆتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەر قورئانی بەسەردا خوێندوتەوە ڕەنگ و ڕوخساری گۆڕاوە لە دڵەوە بڕیاری داوە ئیمانی پێبێنێ کە دێتەوە دەڵێ سوێن بەخوای ئەوەی محەممەد دەیڵێ نە شێعرە نە سێحرە نە جادوویە نە لە خۆوە دواتر ئەبوو جەهل نایهێڵێت تەبان سوێندی لێ دەخوا دەڵێ ئەگەر ئیمانی پێبێنی ڕەفیقاتی و برادەرایەتی من و ئیتۆ کۆتایی پێدێ ئەوەی لە سوورەتی فورقاندا دەفەرمێ وقال الرسول يا دەبینێ پێغەمبەر یا لەیتەنی اتخذت مع الرسول سبيلا یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلا ئەو کاتەیە دەڵێ خۆ جیاوازم لەو قورئانە نەدەهێنا خۆ جیا لەگەڵ پێغەمبەر ڕێگام دەگرت و وەک دڵی فلان کەسی گومڕاو سەر لێشەواوم نەدەکردە ڕەفیق و مەوەستم قورئان هێندە کاریگەرە گەر ئینسان بیری لێ بکاتەوە بەتایبەتی ئەوان عەرەبیزان بوون تەوان فەساحەت و بەلاغەتیان لە ئەو پەڕی دابوو بەڵام نەیان دێشت بیریان لێ نەدەکردەوە. ئەفەلەم یەدەبەڕوا القەول ئایا ئەوان ورد نابنەوە و بیر ناکەنەوە لەو قورئانە کە بەبێ گومانی خوێندنەوەی قورئان
گرینگە بەڵام گرینگتر لە خوێندنەوەی تەمان بیرلێکردنەوە و وردبوونەوەی لە مەعنا و ناوەڕۆکەکەی ئەم جاءهم یان هاتووە بۆیان ما لم يأتي كنها يعني آينك كنهاتوا آباءهم الأولين بو باب بابراني بيشيان أفلم يدبروا القول أوان وردنا بنا ولا القرآن يعني بو إيماني بيناهنن هوكاري إيمان نهنانا كان وردنا بنا ويا تينا فكرينا حالنا بنا أم جاءهم يا بيان وهاتوا بويان ما آينك كتابك كلم يأتي آباءهم كاو آينا نهاتوا بو بابو باپیرەکانی پێش ئەوان لەبەرەوەی باب و باپیرانی پێش ئەوان تەمان نەکەوتونە ئەو سەردەمەی کە محەممەدی تێدا هاتووە صلى الله عليه وسلم یا قورئانی تێدا دابەزیوە ئەوان ئیماندار نەبوون ئەوانیش دەیانەوێ وەکو باب و باپیرەکانیان بە بشریکی بمرن یان ئەوەتە فکریان لە قورئان نەکردوتەوە هەردوو حاڵەتەکە هەبوو طبعا ئەفەلەم يدبروا القول ئەوان وردنابنەوە لەو قورئانە ئەم جاءهم یا هاتووە بۆیان ما لم يأتي شتێک کە نەهاتووە آباءهم الأولين بۆ باب و باپیرانی پێشویان یان خوا دەفەرمێت ئەم لەم يعرفوا رسولهم یان ئەوان نیان ناسیوە پێغەمبەرەکەیان پێغەمبەرەکەیان کە محەممەدە چەند ساڵ لە پێش پێغەمبەرەتی لە ناویاندا بوو 40 ساڵ وایە 40 ساڵ نازناوی صادق الئەمینیان پێبەخشی بوو نەیان بینی بوو تەنانەت لەگەڵ گیاندارەکانیشدا درۆ بکە لەگەڵ هیچ کەسێکدا ناپاکی و خیانەت کە پیاوێک تەمەنی 40 ساڵی بەڕێ کرد بێ درۆی نەکرد بێ بە ناوی خەڵکی و لەگەڵ خەڵکیدا چۆن ڕێیتێ دەچێت لەگەڵ خوادا و بە ناوی خوا درۆ بکات و بێگومان تەمان دەیانزانی محەممەد پێغەمبەریشە بۆیە دەفەرمێ ئەم لەم يعرفوا رسولهم یا ئەوان هۆکاری ئیمان نەهێنانەکەیان ئەوەیە کە پێغەمبەرەکەیان نەناسیوە فهم له بۆیە فهم يعني أوان بو أو پیغمبر منكرون يعني إنكاري دكن و رقيان ليتي و دجاتي دكن يعني هوكاري رقبونوان لقرآن ولا پیغمبر خواهي قبرا سيشتي هناون بيرنكرنوا لقرآن يان أوا لبروي بابو باپيراني پیش أوان كتاب يان بونا هاتو أوان جديانوي هر وكو بابو باپيراني يان بن يان أوا تا محمد يان نناسي وبوي باوري پيناكن هیچ کامێک لەوانە حقیقەتەکە دەبوو جوان لە قورئان تێدەگەیشتن خۆیان لە نەفامی و لە نەزانینی دەدا و دەیانزانی باب و باپیرانیان شتێکیان پەرستووە کە نە ڕوحی لەبەرە و نە زەرەر و نە قازانجی بەدەستە بەڵام هەر دەیان کردە بیان و دەیانگوت واز لە ئاینێک نایەنین کە باب و باپیرانمان لەسەری بوون و چاکیش دەیانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم درۆی نەکردووە لەگەڵیان ئەم لەم يعرفوا رسولهم یان ئەوان نەیان ناسیوە پێغەمبەرەکەیان فهم له فهم يعني أوان بو أو پیغمبر منكر يعني إنكاري دكن رقيان ليتي دجاتي دكن ولا برانبري دا دوسنوا أم يقولون يان دلين به بمحمد ونساوى جنة شيتي هم أقصانيان دقوتن هندك دانقو ديما نازانين دليتي هندك دانقو ديما چون واز لآيني باب واپيراني خومان بينين هندێک طبعا دیار بەدرۆزنیان دەزانی و دەیانگوت ئەتۆ بەناوی خواوە درۆ هەڵدەبەستی و ئەوەی دەیڵێ قسەی خۆتە هندێکیش دەیانگوت ئەم یەقولونە به جنە هندێک جاریش دەیانگوت ئەو پێوە نووساوە و تووشی بۆشێتی بەڵام خوا دەفەرمێتی بەل نەخێر محەممەد صلی الله عليه وسلم نە شێتە و نە ئوشتانەشە نە ئەو قورئانەی بۆ خۆی هەڵبەستووە بەڵکو جاءهم بالحق هاتووە بۆ لایەن بەڕاستیەوە بەڵام وأكثرهم للحق زۆرینەیان بۆ ڕاستی کاریهون ئینکاریکردن وەڕقیان لە ڕاستی ئەو حقیقەتەکەیتی ئەم يقولون به جنة یان دەڵێن محەممەد صلى الله عليه وسلم پێیوە نووساوە و تووشی بۆشێتی خوا دەفەرمێ بەل يعني نەخێر ئەو شتانەی ئەوان دەیڵێن سەبارەت بە محەممەد صلى الله عليه وسلم هیچیان ڕاست نین ئەی ڕاستیەکەی چییە جاءهم بالحق هاتووە بۆیان هێناویەتی بۆیان ڕاستی کە قورئانە بەڵام وأكثرهم زۆرینەیان للحق بۆ ئەو ڕاستیەی کە پێغەمبەر هێناویەتی صلى الله عليه وسلم کاریهن ڕقیان لێتی و پشتی تێدەکەن و وازی لێ دێنن ئەو جا خوا دەفەرمێ ولو اتبع الحق أهواءهم ئەگەر ئەو حەقەی محەممەد هێناویەتی صلى الله عليه وسلم بە دوای ئارەزووی ئەوان کەوت پایە یعنی قورئان بە پێی ویستی بتپەرستەکان هات بایە خوارێ یا خوای گەورە بە پێی ویستی بتپەرستەکان حەڵاڵ و حرامی کرد بایە یا پێغەمبەر بە دوای ویست و ئارەزووی ئەوان کەوت پایە چ دەقەومە
لفسدت السماوات والأرض بيقمان تيك دسو خراب دبو ويران دبو آسمان كان وزوي ومن فيهن هرچی لنواني آسمان كان وزويش دا هي بو چونك هر كسي حزي ليا ويستيوي جيبه جيبه وايا معلومش لسر زوي دا هيچ كاتك حزي دو کس وكو يغنيا وايا سباران بي يعني هور بيت آسمانه ورو دو کس يكيان إشي هبه لدري حزي ليا نباره وايا مصلحتي همو خلقيش لبارانه داوه پي خوصه نباره او كي ديكا واني اگر خواهي گوره بويستي انسانه كام كابو بارنه يا نبارنه پیاوەکە بوو تەوان قسەیەکی زۆر خۆشی دەکرد لە ئەوەی هەمجار دەیوت بابم لە قەندیلیش گەنمی کردبوو لە ئەوەش لە بیتوێنش ئەوەی بیتوێنە عادەتەن زوو پێدەگا کاتێکیش کە پێگەی زەرد بوو بارانی لێدا خەرا دەبێ ئەوەی گوندەکانیش تەوان درەنگ دەکرێت عادەتەن دەبێ پێویستی بە ئاوەیە هەمدا ڕووی لە بیتوێنە دەکرێت خوا بارێ و پشتی لە ئەوەی دەکرد ڕووی لە قەندیل دەکرد لێرە عافو لێرەی خوا نەبارێ ڕووی لێرەی خوا بارێ خوا بەڵێ دەزانێ بەس یعنی لێ با بارێ کە مەسلحەتم لێ هەموو شتەکانی کە شەروانە ولو اتبع الحق أهواءهم أجر اتبع يعني بكويت دواء بس معناه راستي أرزو كان إيوان يعني أجر راستيكا بكويت شوين أرزو إيوان ولو اتبع الحق أهواءهم أجر أو حقا أو راستيا كقرآن يا پیغمبر صلى الله عليه وسلم كوتبايا شوين أرزو كان إيوان بويستو حزي إيوان بريارو حلال وحرامي تدابايا لفسدت السماوات بدل نيايه وويران دبو خراب دبو آسمان كانوا زبيو ومن فيهن أوي كتشدايا خواد فرمي بل أتيناهم بل يعني نخير خواد بويستي أوان ناكا وقرآنش بويستي أوان ببي أرزوي أوان نيا أتيناهم خواد قورة فرمي إيما هناو مانا بويان بذكرهم يعني اشتك كلا برجواندي أوان داو آموشقارية بو أوان بلام فهم أوان عن ذكرهم لا مجارية كان خويان لويك لمصلحتي خويان دايا معرضون بشتي تذكنوا بشجوي ناخندن أخوي جورا خوي هموان معنا بيكوا كاتك كقرارك دردكات وبريارك دردكا لأسمان كانوا للزويدا حلالك حرام دكات حلال دكا يا حرامك حرام دكا بيقومان مصلحتي الدنيا وقيامتي إيمي لبرتا وأخوا بس إيما عقلي إيما هر مصلحتي الدنيا يدبينه ولو اتبع الحق أهواءهم أجر راستيكا كوتبا شوين آرزوي أوان لفسدت السماوات والأرض بدل نيايه وويران دبو خراب دبو آسمان كانوا زويو ومن فيهن هرسي آسمان كانوا زويج دايا خواه فرمي بل يعني نخير خواه بويستي أوان ناكا حق بويستي أوان نيا أتيناهم هناو ما نبويان بذكرهم يعني آموشقاري بو أوان یان دەکرێ بڵێن شتێک کە بۆتە مایەی گەورەی و ڕێز و باسی ئەوان هاکە بە زمانی عەرەبیە بە تایبەتی قورئان فهم عن ذكرهم ئەوان لەو قورئانە کە پڕیەتی لە ئامۆژگاری بۆ ئەوان پڕیەتی لە باس و خواز بۆ ئەوان معرضون پشت هەڵدەکەن و پشتگوێی دەکەن جا خوا دەفەرمێت ئەم تەسئەلوهم یا ئەوەتە تۆ داوات لێکردوون ئەی محەممەد صلى الله عليه وسلم خەرجەن عنی کرێیەکت بدەنێ لە بەرامبەر ئیمان هێناندا بۆی ئیمان ناهێنن ئەم تەسئەلوهم خەرجەن ئایا تۆ داوات کردووە لە خەڵکی خەرج یعنی مەسرەفێکت کرێیەکت پارەیەکت ڕزقێکت خواردنێکت بدەنێ لە بەرامبەرەوەی کە ڕێگای بەهەشتیان پیشان دەدەشتی وا هەیە بێگومان نەخێر خوا دەفەرمێ فەخەراج ڕەبیکە خەراج یعنی بەخشش و پاداشتی پەروەردیگارت خەیڕون زۆر چاکترە لەوەی کە ئینسانەکان پێت دەدەن عادەتەنها ئینسان ئەوەی دەیکا ئەگەر بۆ ئەوەت بێ خوا لێت ڕازی بێ و یا خوا بەهەشتت داتێ وەجاری واش هەیە کردارێک دەکەی بۆی کەسێک وەک دەڵێ شتێکت لەلایەن کەسێکیەوە دەستکەوێ هەمیشەوەی لای خوایە چاکترە ئەم تەسئەلوهم خەرجەن ئایا تۆ داوات کردووە لە ئەوان کرێیەکت پێ بدەن لە بەرامبەر بانکردنیان بۆ بەهەشت و بۆ ڕەزامەندی خوا فەخەراج و ئەوە بۆ هەمومان وایە فەخەراج ڕەبکە ڕزقی پەروەردیگارت و بەخششی پەروەردیگارت کە لە بەرامبەر کارەکانتدا دەعوەکردن و بانگەوازدا خوا پێت دەدا خەیڕون زۆر چاکترە لەوەی کە لە خەڵکی چاوەڕێ دەکەی یا خەڵک پێت دەدا وهو خەیر و ڕازقین وەخوای گەورە چاکترین ڕۆزی دەدا لە دنیاش و لە قیامەتیش
وإنك لتدعوهم بيقمان تو أي محمد صلى الله عليه وسلم لتدعوهم بدلنيايو أوان بانك دكي إلى صراط مستقيم بورقاك راست درست خلق باورد في بيني يا باورد بيني تو رقاكت هالراستا وإنك بيقمان تو لتدعوهم بدلنيايو أوان بانك دكي إلى صراط مستقيم بورقاك راست أدي وإن الذين بيقمان أوانشي كلا يؤمنون بالآخرة كباورناهن بروج دواي عادتي هانسونا بدواي رقا راستكي دكون نا عن الصراط لو رقا راستي كتو خلقي بو بانك دكي لناكبون أوان ليلا ددن وليدو لكونها وإن الذين لا يؤمنون بالآخرة بيقمان أواني كباورناهن بروج دواي عن الصراط لو رقا راستي كتو خلقي بو بانك دكي لناكبون يعني بدل نيايوا أوان لا ددنو وناكو نسر رقا راستكي بلقو رقا راستكي بجدل تاوانيا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين